لا هەرچیەکەن و بینەری زوومن ئەم کاتان باش ئەمریکا و ئێران چوون بۆ ئیتالیا بۆ ڕۆما گەڕی دووەمی دانوستانەکانیان لەوێ ئەنجامما ڕاستیەکەی بە هەمان شێوەی گەڕی یەکەم عومانیەکان نێوەندگیر بوون لە بینای باڵۆزخانەی یان باڵێزی عومان لە ئیتالیا لە ڕۆما دانوستانەکان بەڕێوەچوو وەکو جاری پێشوو ئێران هەر یەکسەر لە ڕێی میدیاکانی لە ڕێگەی گوتەبێژی وەزارەتی دەرەوە لە ڕێگەی سەرچاوی جیاوازی شاندی دانوستان و خودی ئەباس عێراقچیش ڕاستیەکەی لە دوانی ئەرێنی لەبارەی گەڕی دووەمی دانوستانەکاندا وەکو چۆن لە گەڕی یەکەمیش بامان شێوە هەرزوو قسەی ئەرێنیان لەباری دانوستانەکە کرد ڕاستیەکەی لەوە زیاتر عێراقچی قسەیەکی کردو حەزەکەم ئاماژەی پێ بەم ئەڵێ لەگەڵ ئەمریکا لەسەر هەندێک بنەما و ئامانج لێک تێگەیشتنمان هەیە ئەنی ئەگەر ئەمە هەندێک گەورەتری بکەی ئەکرێ ناوی بنەی تێگەیشتن لە بارەی چوارچێوە گشتیەکەی گفتوگۆ و دانوستانەکان کەچی لە خۆگرێ و ڕاستیەکەی ئامانجە دیاریکراوەکان وردەوردەی تر لای هەردوولا دیار بن چییە و چی نییە لەو نێوەندەیە ئەوەی نیگەرانی زۆرە ڕاستیەکەی ئیسرائیلە قسەی ئیسرائیل لەو بارەیەوە دووشتە دانوستان بگا بە هەڵوەشانەوەی تەواوەتی بەرنامەی ئەتۆمی ئێران خۆ ئەگەرنا ئیسرائیل تەلەبی بەردەوام وەکو مەترسیەکی وجودی با بڵین سەیری بەرنامە ئەتۆمیەکەی ئێرانەکە دیار نییە ئەمریکا هەمان تێگەیشتنی بۆ پرسەکە هەبێ یان نا و ئێرانیش سوورە لەسەر ئەوەی کە ئەوەی پێیگەیشتووە لە چوارچێوەی قودرەتە ناوخۆییەکانی بۆ بەرنامە ئەتۆمیەکە بێت دەستی پێوە بگیرێ و هەرچیەک دڵنیاییش بویسترێ بۆ ئەوەی کە بەرنامە ئەتۆمیەکەمان وانەی ئێرانم مەبەستە کاشکی ئێمە ژەمان بوو بە ئاشتیانەیە ئێمە ئامادەین کاری لەسەر بکەین بەرحاڵ هەمووەمانە لە کاتێکە کە دەکرێ هێشتان قسە لەبارەی هەردووە گەرەکۆ بکرێ ڕێکەوتن بکرێ چی و ڕاستیەکەی گەر نەکرێ بەدیلی دواتر ئەلتەرناتیڤی دواتر لە بەردەم ئەمریکا و ئیسرائیل لەلایەک و ئێران لەلایەکی دیکە چییە؟ ئەم پرسە بەردەوام بە دڵنیاییەوە سەرگرتن و سەرنەگرتنی دانوستان ئەگەری شەڕ بۆ ناوخۆی ئێرانیش بە دڵنیاییەوە کاریگەریە بێ کە شتەی ناوخۆی ئێران بە دڵنیاییەوە قسە لەسەر ئۆپۆسیۆنی ئێرانیە پێم وا بێ لە ئێرانیش ئۆپۆسیۆنی بەهێز تەنها بەگشتی ئەکرێ لاینە کوردیەکان بن بۆیە من ئەم شەو ئەم پرسانە لەگەڵ بەڕێز ئیبراهیم عەلیزادە سکرتێری کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران گفتوگۆکەم و هەوڵێم ئیترشیکردنەوەیکی ورد ڕاستیەکەی بۆ پرسەکە بکەین لە دیدی خۆیان و دیدە گشتیەکەش بە دڵنیایی قسە لەبارەی دانوستانەکان و ئایندەی ئەم پرسە بەچۆگە شیەکەینەوە کاک سەید برایم سلااوت لێبێ و ئادارم زۆر زۆر باشبی پێم خۆشە گفتوگۆت لەگەڵاکەمەوە بە خێر بیتەوە بۆ زووم ئەمە دوو گەڕی دانوستانمان بینی ڕاستیەکەی ئێران زۆر پەلەیەتی بۆ ئەوەی با بڵێن فۆرمێکی ئەرێنی بە دانوستانەکان بە ئەمریکا هەندێک هێمنتر هێورتر مامەڵە لەگەڵ پرسەکەیاکە بەڵام ئەوەی ئەم جارە جیایە ڕاستیەکەی سەرباری قسە ئەرێنیەکانی ئێران پێدەچێت قسەی ئەرێنی ئەمریکاشی بەدوایە بێ ئەوەیە کە دوای دوو دانوستان دوای دوو گفتوگۆ ئێستا ئێمە چوینەتە بەردەم ئەوەی کە چوارشەمەی داهاتوو شاندی تەکنیکی هەردوولا پسپۆڕەکانی هەردوولا ئیتر گفتوگۆ بکەن ئەمە وەکو ئاماژەیەک بۆ ئەوەی کە دانوستانەکان شوێنی خۆیان گرتووەوە بەڕاستی ئەرێنین نەک بە قسەی نێو میدیا و لێکدانەوەی سیاسی و دیبلۆماسی وابی خوێنینەوە سلااو بۆ ئێوە و سلااو لە بینەرانشتان زۆر سپاس لطفت هەیە بە بڕوای من ئەوەی کە لە ڕووە دەبینین و لە میدیاکانە باسی دەکەن ئەوە بەشێک لە ڕاستیەکەیە واقعیەتەکە دەبێت لە پشت سەری ئەوانەوە ببینی ئەو واقعیەتەی کە لە پشتەوە دەیبینین و بە شێوەی ناڕاستوخۆ یا نەهێنی لە کایەدایە ئەوەیە کە هەردوو گلا استراتێژی دیاریکراویان هەیە و استراتێژی خۆیان شوێن استراتێژی خۆیانەوە تا ئەو جگای کە بە استراتێژی ئەمریکا مەربوط بێ ئەمریکا دەیهەوێ کە
کۆماری ئیسلامی ئێران لە رووسیا و لە چین تا ئەوجێ کە ممکن بێت دوور خاتەوە لە حوزەی نفوزی ئەوان تا ئەندازێ بهێنێتە دەرێ و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە سوورەتی هێزێک یا دەوڵەتێکی نەیار بیکاتە دەوڵەتێکی هاوکار وەکو ئەوەی لە تورکیا وەکو عەرەبستان وەکو میسر وەکو هەمووانی دیکە ئەگەر لەو ڕووەوە خەیاڵی ئاسوودە بێ ئەمریکا بۆ ڕقابەتەکان و بەرامبەرچەکانی لەگەڵ چین دەستی ئاواڵەتر دەبێت لەبەرەوە ئەوە ئستراتێژی ئەمریکایە و ئەوە تعقیب دەکات وە تا ئەو جگای کە بە جمهوری ئیسلامیش مەربوتە ئستراتێژیەکەیان بریتە لە مانەوەی خۆیان ئەوان دەوێت نەوێت زەمانەتی مانەوەی خۆیان بەدەست بێنن لە ئەمریکا و ئەمریکا هەوڵ نەدا بۆ ڕوخاندنیان و بۆ گۆڕینی ڕژیمەکەیان ئەو ئەم دوو ئاراستەیە زۆر لە مێژە دەستی پێکردووە ئەو گفتوگۆیانە فقط ینی شکلێکی تازەی پرۆسەکەن لەو وەختەوە کە پزیشکیان هاتوۆتە سەرکار و ئەوان ڕزایەتیاندا بەوەی کە جۆرێک لە گۆڕانکاری یعنی ئێرانیەکان ئیجازەیان ڕێگەیاندا بەوەی کە جۆرێک لە گۆڕانکاری لە سیاسەتی دەرەوەیان پێک بێ لەو وەختەوە وردە وردە ئەو گڵۆپە سەوزە هەڵکراوە بۆ ئەمریکایەکان لە وتەکانی پزیشکیان لە ئومەمی متحیدا کە دەوڵەتی ئەمریکای بە وڵاتێکی برا ناوبەر دوای ئەوەی کە دەرگای ئێمە ئاواڵەیە بۆ هەموو نەوە سەرمایە گوزاریەکی ئەمریکایی و لەو ماوەیەدا ینی هەرچی پێویست بێ لایەنی ئێرانی بۆ نزیک بوونەوە کردوویەتی بەڵام دیارە بە شێوەیە کە ئەتیبار و نفوزی خۆشی لە دەست نەچێ و ئەوە کێشەی دیکەی گەورەی لە ناوخۆی بۆ نەخڵخێنێ تا ئەو جگای کە بە ئەمریکاش مەربوتە ئامرازەکانی زەختی بەکارهێناوە هێزی لە دیێگۆ گارسیا کۆ کردوێتەوە ئیسرائیلی کردوێتە بە ئامرازێکی فشار گەمارۆکانی سەرجی خۆی ئەوانە هەمووی لەسەر کۆبووتەوە ئێستا بە بڕای من گەیشتۆتە نقطەیە کە ینی ڕێککەوتن تقریبەن چارە هەڵنەگرە جاوەڵا وردیەکەینەوە کاک سەیبراهیم ڕاستیەکەی قسەی زۆر باشت کردووە هەندێک تێبینی و پرسیارم لای خۆم ئاماژە پێەیە بەوە دەست پێەکەم وتت ئێران دەمێکە ڕاستیەکەی دانوستانی ئەوێەوە چارەیەکی وای نەماوە قسە ئەرێنیەکانی بەرپرسە ئێرانیەکانی شت هێنایەوە بەڵام ئێمە ئەگەر گوێ لە ئێران بگرین سەیری دەمی خامنەییەکەین و خامنەی ڕاستیەکەی مانگ یەک دوو مانگ لەمە و پێش بە دەق ئەڵێ دانوستان لەگەڵ ئەمریکا هەم نائەقلانیە هەم شەرەفمەندانە نییە ئەکرێ خامنەئی ڕۆڵی هێورکردنەوەی شەقامی ئێرانی ببینێ بەڵام با بڵێن لێدوانەکانی وا نەبینرێکە پەیامن ڕاستیەکەی گزارشتن لە سیاسەتی دەرەوەی ئێران و تێگەیشتنی ئێران بەرامبەر بە شتەکان خامنەئی زۆر دەمێکە ئەوەی کە بۆ خۆی وەکو هێڵی سوور داینابوو ئەمانە لەوانە پاشەکشەی کردووە چەندین بواری زۆر ئاشکرا هەیە کە بە تایبەت لە دوایین کۆبوونەوەی کە دوسێ مانگ لەوە پێش لەگەڵ سەرانی سوپا و بازێک لە کاربەدەستانی حکوومەتی کردی چەند هێڵی سووری دیاری کرد یەکیان مەسەلەی پۆششی ئیجباری و حیجاب بوو ئەوە لەوە کشاوەتەوە لەنی لە حیجاب کشانەوە ئەو قانونەش کە دایان نابوو بۆیان بەڕێوە نەچوو یەکیان لابردنی حەسر لەسەر ئەوەی لەسەر موسەوی کەڕوبی بوو کەڕوبیان لابرد موسەوی شارواخەریکن وردە وردە لا دەبن یەکیان مەسئلەی گفتوگۆ بوو دەگەڵ ئەمریکا و مساڵحە دەگەڵ ئەمریکا و یەکیان مەسەلەی شورای نیگەهبان بوو شورای نیگەهبانی جارە نازانین چەندە دوای پاشەکشە دەکات بۆی چ دەورێک ببینێ لە داهاتوو ئێراندا بەڵام ئەوەی معلومە خامنەئی بە ناچار کەوتۆتە سەر ڕەوتی پاشەکشەکردن و ڕەوتی بەستا بەجێهێشتنی ئەو هێڵە سوورانەی کە بۆ خۆی دانابوو ئەوش لە ڕووی ناچاریە چونکە هەموو ئەو ئامرازانەی کە بەدەستەوە بوو وەکو زەخت بۆ سەر ئەمریکا بەکاریێنا هەمووی لە دەستەوە بە تایبەتیش شتێک کە زۆر هەڕەشە لەمانەوەیان دەکا ڕێگنەکەوتن دەگەڵ ئەمریکا نییە بەڵکە سەرهەڵدانی جەماوەریە لە ناوخۆی وڵات جاوەڵا کاک سەیبراهیم دێمە سەر ئەمەشیان ڕاستیەکەی بەڵام ئەم پاشەکشەیەی خامنەئی کە بەڕێزت باسیەکەی و ئەکرێوەکو پاشەکشەی ئیتر سیاسەتی ئێرانی بەگشتی ببینین هەم تایبەت بە ناوخۆ هەندێک نمونە تێنایەوە هەم ئەم دانوستانانە ژەگەر وەکو نمونەی دەرەوە ڕاستیەکەی سەیری بکەین تۆ پێم بڵێ
چەمکێکی دیاریکراو هەیە لای خامنەی زۆر جار باسیەکە پاشەکشەی قارەمانانە ئەمە لەو چوارچێوەیە لە چوارچێوی پاشەکشەی قارەمانانەیە و تێگەیشتنە لە ئەو واقعی کە ئێران تێیکەوتووە و ئەمە نەکا ڕاستیەکەی شتی گەورە لە دەستەیەن یان چی؟ بە بڕای من هیچ نیشانەیەک لە پاشەکشەی قارەمانانەی پێوە دیار نییە و ئەوە خامنەی زیاتر لە هەموو کەسەوە دەزانێت. ئێستا ئەگەوە ڕووداوەکانی ناوخۆی ئێران تاقیب بکەن ئەو قسە و گفتوگویانەی کە دەکرێت تەنانەت بە شێوەی ئەلەنی بە ئاشکراش دەکوترێ هەمووی ڕووی رەخنەی لە خامنەیە. ئێستا ڕەخنەگرتن لە خامنەیی سەرزەنشکردنی بەهۆی ئەو سیاسەتانی کە لە ڕابردوو بوویەتی و ئێرانی بۆ جگایگەیاندۆ بۆتە شتێکی باو. یعنی لە هەمان لەسەر ئاستی شەقام یان لەسەر ئاستە سیاسیەکەش کاک سەید برایم لەسەر ئاستە سیاسیەکەش بە بڕای من بەهۆی ئەوە کە لە بەرابەر ئیسرائیلدا نەیتوانی قدرەتی چوا لە خۆی نیشان بدا کە هیچ قارەمانەتێکی پێوە دیار بێ و هەروەها لە یارمەتیدان و نەجاتدانی هێزە پرۆکسیەکانی هێزە نیابەتەکانی لێرلێژی چی نەتوانی بکە و بۆ لە ناوخۆی وڵاتیش نەیتوانیوە ڕیزەکانی خودی حکوومەت یەکدەست و متحید ڕاگرێت. لەبەرەوە هەرچی ئێستا بە خامنەیەوە دیارە زعفە و ئێستا ینی بە بڕوای من نەتیجەی ئەو گفتوگۆیانە دووشت ڕوو دەدا. ئەویش ئەوە کە بمانەوێ و نەمانەوێ گۆڕانکاریەک لە ساختاری دەسەڵات لە ئێراندا ڕوو دەدا کە ئایا ئەو گۆڕانکاریە شامیلی خودی خامنەیش دەبێ یان ناببوونەوە کە پیر بووە و ئیتر توانای حکوومەتکردنیشی لە ڕووی تەمەنشەوە وردەوردە نەماوە یا هەر بیانوێکی کە بۆی بینەوە یا هیچ نەبێ بە بڕوای من سیما دموچاوەکان ناچارن بگۆڕن. یعنی ئەو گۆڕانکاریە ئەوەندە دراماتیکە ئەو ئەوانە و ئەوەندە ئەساسین کە ناتوانێ و ناکرێ بەبێ گۆڕینێک لە ساختاری دەسەڵات لە ئێران بەڕێوە بچێت. ئەوە لەلایەکەوە ئەوە ڕوو دەدا و لایش کەشەوە بە بڕای من ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ئەمریکاش ئارامتر دەبێتەوە بە بۆنەی ئەو پاشەکشەیە و ئێستا دەبینین کە عەرەبستانی سعودی، کوێیت، ئێمارات، میسر کە دەورەیەک هەمویان مخالفی ئەوە بوون کە ئێران بەرجامی ئیمزا کردووە ئێستا هەمووی بەرەو پێری دەچن. ئێستا هەمووش تایید دەکەن بەرەوە من پێم وایە خامنەیی کولە لە ڕۆقیەتێکدایە کە نەدەتوانای ئەوەی ماوە ڕیزەکانی ناوخۆی یەکگرت و ڕاگرێ و نەتوانای ئەوەی ماوە کە بەرامبەر بەو فشارانە مقاومەت بکە. ئەلبەتە ئەویش دەزانێت پاراستنی چوارچێوەی نظامەکە زۆر زەروریە و زۆر دەترسن کە ئەگەر ئەو سازشە نەکرێت ئەو گەمارۆیانە بەردەوام بن سەرهەڵدانی جەماوەری دەست پێ بکە و بۆیان کۆنتترۆل نەکرێ و ئەوە نیگەرانی هاوبەشیان نیگەرانی ئەمریکاش ئەوبەتە بە بڕوای من دەوڵەتی ئەمریکاش ئێستا دەزانێت کە ئەو ئەوانەی کە وەکو ئۆپۆزیسیۆن خۆیان حاضر کردو یا خۆیان حاضر دەکەن بۆ بەرسەوەی دەسەڵات سەلاحیەتی ئەویان نییە یا توانای ئەویان نییە وڵاتێکی لە ڕووی ژێۆپۆلیتیکەوە حساسی وەکو ئێران ئیدارە بکەن. لەبەرەوە هەردووکیان نیگەرانی ئەوەن کۆمەگی یەکتر دەکەن لەو لەحازەوە. کاک سەیبراهیم ینی من وا تێبگەم ڕاستیەکەی پێم خۆش بوو چەمکی استراتیژی دانوستانت بەکارێنا منی ژەمیست پرسیارێکی لەبارەوە بکەم. هەردوو لا بەنیەتی ڕێکەوتن هاتوونەتە ناو دانوستانەکانەوە یان ڕاستیەکەی هەندێک جار شتێک هەیە ئەڵێ دانوستان لە پێناو دانوستان و پێم وابێ ئێران زیرەکە لەم پرسەیە و زۆر جار ئەمێ وەکو استراتیژ بەکارێناوە. استراتیژی سەبر نازانم چۆنی ناو بنین استراتیژی دان بە خۆداگرتن یان ئەمەیانە کامیانە؟ من پێم وایە کە ئێستا ئەوەی دام بە خۆداگرتن ئەوە نیە ناچاریە. ئەو وەختی کە ئەوەیان دەکرد زۆریان زۆرتر بوو. ئەو وەختە لە 4-5 پایتەختی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نفوزیان هەبوو کاریان دەکردەوە واقعاً فشارێکی جددی بوون بۆ سەر بەرژەوەندی ئیسرائیل بۆ بەرژەوەندی ئەمریکا بۆ بەرژەوەندی هاوپەیمانانی ئەمریکا لە ناوچەکە. بەڵام ئێستا وەزە گۆڕاوە ینی وەزە بە شێوەیەکی دراماتیک گۆڕاوە شێوەیەکی ئەساسی گۆڕاوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕا هاوسەنگەکە وایە کە ئیجازە نادا بەوەی کە ئەوان گفتوگۆکان درێژکەنەوە.
ئەوان ناتوان درێژی کەنەوە لەبەرەوە فشارەکان زۆر و ئەمرازی بەسلا زەختیشان بەدەستەوە نەماوە. دەوڵەتی ئەمریکاش نایهەوێت درێژی کاتەوە لەبەرەوەی کە ترامپ هاتۆتە سەرکار دەبێت لەو وعدانەی کە داوێتی لەو دروشمانەی خالی کردو ئەقەلەن یەکێکیان بە ئاکان بگەێنێ. جا تۆ پێم بڵێ کاک سەید برایم ترامپ چیەوێ ئێستا بە دیاریکراوی ترامپ چیەوێ؟ چونکە بەڕاستی دەرەنجامەکانی ئەم دانوستانانە بەشێکی گەورەی پەیوەستە بەوەی کە ترامپ چۆن لێ ئەڕوانێ و ئامانجی چییە؟ ترامپ لەم دانوستانانەیە چیەوێ؟ بەڵێنی زۆری داوە بە دەنگدەری ئەمریکی وە دیارە بەشێکیش لەم دانوستانانە و دەرەنجامەکانی پەیوەستن بە بەڵێنەکانی ترامپەوە. ترامپ دەیهەوێ کە ئێران جمهوری کۆماری ئیسلامی ئێران لە رووسیا و لە چین تا ئەوجەی کە ممکنە بتوانێت دوور خاتەوە و نهایەتەن هەنگاو بە هەنگاو بیهێنێتەوە سەر ئەو ڕەوتەی سنەتەی کە ئێران بەشێک بۆ لە حوزەی نفوزی ئەمریکا. ئەوەی دەوێت ئەوانی دیکە هەم ئیسرائیل و هەم هێز کۆکردنەوە و هەم گەمارۆ و هەموو ئەوانە وەکو زەخت بەکاردێنێت. من لەو پێناوەدا دەڵێم بە بڕوای من دانوستان لەسەر شتی ئەتۆمی لەگەڵ ئەوەشدا کە ئەهمیەتی خۆی هەیە بەڵام لاوە چییە؟ خۆشان باشە کاک سەیبراهیم قسەکە تاو کە دواتر، بەڵام ئەمریکا چ پێویستی بەوەی ئێران لە رووسیا ڕاستیەکەی دوور بخاتەوە لە کاتێکە ئێستا ترامپێک سەرۆکی ئەمریکایە پەیوەندێکی زۆر باشی لەگەڵ رووسیا هەیە و پێم وانییە لەبارەی ئێرانەوە گەر ترامپ داوای شتێکی دیاریکراو لە پوتن بکە بۆی نەکا هیچ نەبێ بێلایەن بۆستێ رووسیا بەرامبەر بە ئێران. مەسەلە تەنیا رووسیا رووسیا و چینە ئەوە چینیشە و چین مهمترە، بەڵام لەگەڵ رووسیشە بڕای من ئەو نزیک بوونەوەی لە رووسیا جارێ ئێستا ڕووکەشیە ئەوان هێشتا ینی نەکەوتونە ئەوە کە پیان وابێ رووسیا دێتە بەرەی ئەوانەوە، بەڵام ئەوانەی بەکارهێناوە تا ئەندازەیەک بۆ ئەوەی کە زەخت بخاتە سەر چین لەلایەکەوە لەلایەکە و زەخت بخاتە سەر ئوروپاییەکان بۆ بازێک امتیازیان لێ بستێنێ. من پێم وایە رووسیا بە دلیلی ئەوەی کە هێزێکی ئەتۆمی زلهێزێکی گەورەیە فعلا زلهێزێکی ئەسکەریە و داهاتووژان زەرفێتیەوەیە بە بۆنەی وڵاتێکی گەورەیە ئیتر هەموو مەرزوماتی بوون بە زلهێزێکی ئابووریشی هەیە بە ڕەقیبی خۆی دەزانێت. لەبەرەوە من پێم وانییە یعنی ئەو خاترجەم بوو بێ لە رووسیا، بەڵام دەرهەر حاڵ هەر ئەوەندەش کە ئێستا لی نیگەرانە هەر بەشی ئەوەندە ئێران لی دوورکەوێتەوە. مهمەوە نییە، مهمەوە دەرگای ئێران بکرێتەوە بەرەو سەرمایە ئەمریکایی، دەرگای ئێران بێتە بازاری سەرمایە و بازاری کالای ئەمریکایی وەکو هەمیشە. ئێران موقعیتی ئستراتێژیکی هەیە لە دابشکردنی کاری ناوچەییدا لەگەڵ ئەمریکا خۆی هەماهەنگکە. ئێستا کەس نۆکەری کەس نییە، کەس بە کردگیراوی کەس نیە، نە تورکیە نە عەرەبستان نە میسر، هیچ کەس هیچ کامان سەرسپردەی ئەمریکا نین. ئێران ترامپ دەیەوێت ئێران بێنێتە ڕەدیفی ئەوانەوە. ئێستاوە دەبینی تورکیا خۆ دەرەجەیەک لە سربەخۆیی لە بڕیاردانی هەیە بەرامبەر بە رووسیەش، خەیناکە بە ئێرانیش ئەوەندەی هەبێت، بەڵام کە چاو لە دیمەنێکی گشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاز دەکەی ئێرانیش دەچێتە پاڵ ئەو دەوڵەتانەی دیکە کە ئاوا هەن. جاتخوا پێم بڵێ کاک سەیبراهیم ڕاستیەکەی یعنی ئەم تێگەیشتنەی ئێران ڕاستیەکەی ئەگەر وڵاتانی عەرەبی وڵاتانی کەندا و هەندێک جار تێبینیکی دیاریکراویان لەگەڵ ئاسایبوونەوەی پەیوەندیەکان لەگەڵ ئیسرائیل مامەڵە لەگەڵ ئەمریکا چوزانم ئەوانە هەبوو بێ، بەڵام لە ڕووی ئایدۆلۆژیەوە ڕاستیەکەی تند نەبوون بەرامبەر ئەم بیرۆکەی کرانەوە بەرامبەر بە ڕۆژاوە بەرامبەر بە ئیسرائیل بەرامبەر بە ئەمریکا، بەڵام لە ئێران بیرکردنەوەیکی ئایدۆلۆژی ڕاستیەکەی تەحەکوم بەم پرسەوە ئەکا. ئێران ئامادەیە بۆ دەستبەردان بوون لەم بیرکردنەوە ئایدۆلۆژیە. ڕاستیەکەی چەند ڕۆژە لەمەوە پێش بوو عەلی خامنەیی گوتی دوژمن هەر بە ناوی دوژمن هێنای، تی دوژمنە ئێوێ ئێمە وەکو ئەوان بژین، ینی بەڵێن قسەکە بەو واتایە بوو وڵاتێکی بێ ئیرادەی ئەوێ ئاوا بۆیە تێگەیشتنەکە زۆر ئایدۆلۆژیترە لەوەی کە ئێمە لە وڵاتانی کەنداوی ئەبینین. ئێران ئێستا توانێت دەستبەرداری ئەم ئایدۆلۆژیاش ببێ؟ ئێران وەختێ دەڵین دەستگای دەسەڵات لە ئێران دەبێت دوو جیلی جیاواز بەڕسمی بناسیین. جیلێک ئەوانن کە دەیان بینین لە ڕوون بە خامنەیی و بەسەرانی سوپای پاسداران و ئەوانەوە، بەڵام جیلێکی دیکە ئەوانن کە لە سەدا هەفتای ئابووری ئەو وڵاتە کە
کە بەدەست پای پاسداران و بەدەست نەهادەکانی وەکو ئەو دامەزراوە مەسەبیەکان و ئەوانە هەن بنیادی جانباختەکان و ئەوەی مەشهەد و هەموو ئەوانە و بنیادی جانبازان و دەفتەری نازام چی ئیمام و ئەوانە مەجموعەیەک بنگای اقتصادی گەوران کە بە وەسیلەی جیلێکی نوێ بەڕێوە دەچن جینێکی نوێی تکنۆکرات کە هەمویان زۆربەی زۆریان تەحسیلکردەی دانیشگاکانی ئوروپا و ئەمریکا و کانەدا و ئەمانان و ئەوانە حاضر نین ئەو قدرەت و دەسەڵاتەی سەروەتە و ئیمکاناتی کە بەدەستیانەوەی و ئەو ژیانە خەیاڵیەی کە بە خۆیان دابین کردو ئەوانە لە پێناوی تەوهماتی ئیدئۆلۆژیکی خامنەئیدا وەلا بنێن لەبەرەوە خامنەئی فشارێکی یەکجار زۆری لە ناوخۆی وڵات لە ناوخۆی دەسەڵاتیشەوە لەسرە لەژێر ئەو فشارانەدا من پێم وایە ئەو سازشانە بۆ خامنەی ئاسان نییە و وازەحە خامنەی ئەگەر بیهەوێ ئەو سازشانە بکە ئیتر خامنەی نەماوە کەسێکی دیکەیە لەبەرەوە من بۆیە پێم وایە ئێمە لە بەردەم گۆڕانکاریەک لە ساختاری دەسەڵات دای لە ئێران درەنگی کاک سەیبراهیم بەڕاستی ئەوەی ناوخۆ کاریگەریەکانی دێمە سەری بە ڕێکەوتنیان بە شەڕ بەڵام من پرسیاریۆم کرد ئێران دەستبەرداریم ئەم ئایدۆلۆژیایە بێت تۆتنەوەیکی نوێ لەوێ وا خەریکن ئیتر جونگەکانی ئابووری و هەندێک دەسەڵات و ئەوانیان بەدەستەوەیە کە ئەیانەوێ ئەمە دەست پێوە بگرن بەڵام من هێشتان باسی ئایدۆلۆژیاکەم خۆ ئەگەرنەوە تازەکەیش لە ڕووی ئایدۆلۆژیاوە نەگۆڕابێت تەنها لەبەر گیرفانی خۆی لەبەر ژیانی خۆی ڕاستیەکەی لەبەر دەسەڵاتی خۆی نەڵێ ئەمریکا شەیتانە گەورەکەی لە ڕووی ئایدۆلۆژیەوە نەگۆڕابێ پێدەچێت لە ماوەیەکی دیاریکراوی دیکەیە ئەمە بگۆڕێ هەموو نیشانەکانەوەوان پێ دەڵێن کۆماری ئیسلامی ئێران وەکو کۆماری ئیسلامی نەگەکو خودی خامنەی ئەو ئیدئۆلۆژیە خەریکە وردە وردە کاڵ دەبێتەوە لای مەسەلەن ئەو پۆششی ئەو مەسەلەی ژن کۆڵەکەیەکی گەورەی ئیدئۆلۆژی ئیسلامی بوو فشار بۆ هێنانی پەسەرە سەردانانی ببەشکردنی لە مافی بەرابەر دەگەڵ پیاوان هەموو ئەوانە کۆڵەکەیکی ئیدئۆلۆژیک بوو گفتوگۆ دەگەڵ خودی ئەمریکا مەگەر تادیۆکە نەیکوت حرامە مەگەر نەیکوت ناشەرافەتمەندانەیە ئەوە مانایەوەیە کە لە ئیدئۆلۆژیەکەی خەریکە دەکشێتەوە زۆر شتی دیکەش بە بڕای من ئێمە دەیبینین ینی ئەو گۆڕانکاریانەی کە لە ناوخۆی وڵاتدا ڕوویداوە لە هەموو زمینەیەکدا لە زمینەی پێشرفتی تەکنۆلۆژی سەنعات هێنانە هاتنەکایەی دیاردەی نوێ شێوەی ژیانیشی نوێ شێوەی ژیانیشی نوێ لە ئێران کە وردە وردە خەریکە فاصلەی دەگەڵ شێوەی ژیان لەگەڵ وڵاتانی دەگەڵ دەوروبەر لەگەڵ تورکیا دەگەڵ ئیمارات لەگەڵ حتا لەگەڵ ئوروپاش وردە وردە زۆر کەمڕەنگ دەبێتەوە لەبەرەوە من پێم وایە ئیدئۆلۆژی وردە وردە لە حکوومەتی ئیسلامیدا خەریکە کاڵ دەبێتەوە ئەوەی ئەمریکاش دەهەوێ ئەوەیە کە جمهوری ئیسلامیش بێ قەیناکە ئەوە دەوڵەتی تورکیش ئیسلامیە رابطەی لەگەڵ رووسیاش هەیە ئەوە تورکیش هەیەی دەرەجەی لە استقلالی و سەربەخۆی لە بڕیاردان هەیە ئەوە تورکیشێتی میسرشێتی عەرەبستانیشێتی دەهەوێ بیانێتەوە ئەو چوارچێوە ئێران خەریکە ئامادە دەبێ بۆ کە بچێتە ئەو چوارچێوەیەوە بەڵام ئایا مەسەلەوەیە ئایا دەستگای دەسەڵات بە هەموو باڵ و گرایش بۆچوونەکانیەوە ئایا ئەو فرسەتە پەیدا دەکەن و ئەو فرسەتە چۆن ممکنە بەدەست نەیەنن ئەویش لە نەتیجەی سەرهەڵدان و خەباتی جەماوەریە کە ممکنە فرسەتی ئەو جۆرە بەشێنەیی گۆڕانکاری و خۆگونجاندن دەگەڵ بارودۆخی ئێستان پێ نەدا. باش دێنە سەری بەڕاستی و پرسانەمی بۆ من بۆ ناوخۆی ئێران گرنگە چونکە پەیوەستێکی گەورەی بە کوردەوە هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان بەڵام با هەندێک بینەوە ناو دانوستانەکان کاک سەیدبراهیم ڕاستیەکەی وتت تۆ ئەستەن پرسی ئەتۆمیەکە پێدەچێ یان دانوستان لەسەر ئەتۆم پرسێکی لاوەکی بێ ئەوەندەی پەیوەندی بەوە هەیە کە یانەوەی ئێران دوورخەنەوە لە رووسیا بەڵام هەرچۆنێک بێسە دانوستانێکی ناونرا و دانوستانی ئەتۆمی و پێدەچێت لەسەر چوارچێوە گشتیەکەی گفتوگۆکان وردە وردە ئیتر دانوستانەکان ڕێککەوتە بن هەردوولا چونکە قسە لەبارەی ئەوە هەیە چوارشەمەی داهاتوو شاندی تەکنیکی و پسپۆڕەکان و ئەوانە کۆ ببنەوانێ تۆ پێم بڵێ ئێمە ئەتۆممان هەیە گروپە چەکدارەکانمان هەیە و ڕاستیەکەی بەرنامەی موشەکی و درۆنی ئێرانیشمان هەیە ئیسرائیل و پێم وابێ ئەمریکاش زۆر ئەیانەوێ گفتوگۆکان لەسەر ئەم سێ مەسەلەیە بن ئێران نە ئەڵێ ئامادەین تەنها لەسەر ئەتۆم قسە بکەین
پێت وایە دوجار چوارچێوە گشتیەکە چییە بێ بۆ گفتوگۆ تەنها ئەتۆم یان پرسەکانی دیکەش؟ هەموو پرسەکانی دیکە تا ئێستاش هاتۆتە گۆڕێ بەڵام بەنهێنی لە دانوستانەکانی پشتی پەردە من پێم وایە هەمووی ئەوانە هاتۆتە گۆڕێ و تەنانەت ئەوەی کە ئێمە هەستمان پێ کردووە هەڵوەشانەوەی سپای قودسیش هاتۆتە گۆڕێ چونکە دەڵێن سپای قودس مەئموریەتی دەرەوەی سنوورەکان بوو ئێوە کە ناتان هەوێ لە دەرەوەی سنوورەکان کێشەیەکمان بۆ بخڵکەنن ئەو سپایتان بۆ چی ڕاگرتووە لە سەبارەت بە موشکەکانیش من پێم وایە جارێ فعلەن لەوانەیە زۆر فشاری بۆ نەیەنن لەبەرەوە بۆیە سازشەکەیان بۆ ئاسانکەنەوە یعنی ئەوان چونکە ئەگەر نانەوێت جمهوری ئیسلامی بڕوخێنن و چونکە هەروەکو ئەرزمکردن ڕوخانی جمهوری ئیسلامیات گۆڕانی ڕژیم بە قازان زیان نییە بە قازانجی استراتیژیکیان نییە ئێستا چونکە نانەوێت بیرروخێنن نانەوێت هەموو فشارەکانی یەکسەر بەسەردا بڕوخێنن یعنی وای لێ بکەن کە پاشەکشەکردن بۆی ئاسان نەبێت بۆی ئاسان دەکەنەوە هەموو ئەوانە ممکنە یەکجێ نەیەن نەگۆڕێ بەڵام وەختێک زانیان کە توانیوانە بچنە پێشێ دەگەڵیان و کۆماری ئیسلامی ئەو سازش ئەساسیەکانی کردووە ئیتر لەو بابەتەشەوە 2000 دێتە گۆڕێ ئەتخوا پێم بڵێ کاکسە ئیبراهیم سازشی بنەڕەتی یان ئەساسی کامانن حەزەکەم بیزانم ئەتۆممان هەیە بەرنامەی موشکی و درۆنمان هەیە مەسەلەن مەسەلەی گروپە چەکدارەکانمان هەیە ئێران ڕاستیەکەی لەو بارەیەوە ئێران قسەی لەبارەی گروپە چەکدارەکانەوە هەبوو و جۆرێک لە منجڕی یان جیڕی پیشانەیە بەوەی کە گروپەکان هەڵنەوەشێنەوە حوسیەکان هێشتان جموجولیانەیە حەشدی شعبی لە عێراق چوزانم هێشتان وەکو ئەوە نییە کە ئەمریکا ئەوێ خۆی هەڵوەشێنێتەوە بچێتە ناو گروپە چەکدارە فەرمیەکانی عێراقەوە چۆن ئێران ئەچێ سپای قودس هەڵوەشێنێتەوە لە کاتێکە هێشتان جۆرێک لە با بڵین جیڕی پیشانەیە بەرامبەر هەڵوەشانەوەی گروپە چەکدارەکانی دیکە سەبارەت بە ئەتۆم کۆماری ئیسلامیران زۆر پێشتر ئەو سازشەی کردووە ئەوەی پیتاندنی ئۆرانیۆم بگاتە 3.68 کە هەر فقط بۆ مەبەستی ئاشتی خوازانە دەتوانێت بەکاری بێنێ ئەوەی هەر لە بەرجامدا قبول کرده بوو و دوای ئەوەش بە فتووا و بە 1001 دلیل کوتی ئەمە ئەتۆم دوواریم ناکەیت بۆ کاری نظامی بەکار ئەسکەری بەکار نایەنی بێجگە لەوانە لەو ئەو دەورێشکە و فشارانەی بۆ هاتووە زۆرتر وادار بۆ بەسازش من پێم وایە مەسئلەی ئەتۆم تەحسیلی حاصلە بۆ ئەمریکا یعنی مەسئلەی ئەتۆمی کۆماری ئیسلامیش ئەوە بڵێ ئەوە بڵێ با بەخوا من کتومە هەر نەزارەتی بینالمللی بەسەریدا هەبێ هەموو کەس بێ حتا پێشتر قبولی کردبوو ێساش قبولی کردووە کە ئەو ئۆرانیۆمی کە پیتاندوێتی 60% و زیاتر لە حەدی نۆرماڵە ئەوانش بنێرتە وڵاتێکی دیکە و حتا ئێستا قسە لەسەر ئەوەیە کە ئەگەر ئەو 3.6 قەرارە بمێنێ بە ئەوەش بە شەراکەت دەگەڵ دەوڵەتێکی دراوسێ بیکەن بە تەواو هەر نزارەتی بەسەردانە بێ دوو دەوڵەت بێکەوە شەراکەت بکەن لەوەی کە لە ئێران ئۆرانیۆم بە مەبەستی ئاشتی خوازانە ئامادە بکەن بۆ کاکسە ئیبراهیم ڕاستیەکەی قسەی ئەمڕۆی وەزارەتی دەرەوەی ئێران پێچەوانەی ئەمەیە ئەڵێ بەرنامە ئەتۆمیەکەی ئێران ئاشتیانەیە ئەوە هیچ بەڵام ئەبێت دەست بگرین بەو پێشکەوتنە بەو با بڵێن ئینجازاتانەی بەو قودرەتەی کە پێی گەیشتوین بە توانە ناوخۆیەکانی ئێران خۆی یعنی پێ دەچێ قسە لەسەر قودرەتی ئێران خۆی بێ کە گەیشتوتە لە 160 پیتاندنی ئۆرانیۆم و بڵێ ئەمە قودرەتی ناوخۆی خۆمانەوە ئامادەنین دەستبەرداری بین چوزانم هەموو پرسەکانی دیکەش بۆچی ئێران لە ڕێگەی وەزارەتی دەرەوە لە ڕێگەی بەرپرسەکانی ئەم قسانە ئەکات لە کاتێکە نەک بە 3.6 ڕازیە ئامادەیە لەگەڵ خەڵکی دیکە بەرنامە ئەتۆمیەکەی تێکەڵ بکە ئەوە بەشی زۆری بۆ چاواشەکردنی بیر و ڕایگەشتە لە ئێران و بۆ ئەوەی کە ئابرووی خۆیان پێناوی ئەو وعدانەی کە دابوویان ئەو پێداگیری کە کردبوویان لەسەر باوەڕەکانیانی دەوڵۆژیان ئەوە بپارێزن ئەوە خاڵێک من دەمێت لە جوای پرسیارەکەی پێشوتاندا ئاماژە ئیجازە بدەی ئیجازە بدەم بە نوکتەیەک ئەویش ئەوە هێزانەی نیابەتی ئەوەی کە بە نێوی هەواداری کۆماری ئیسلامی دایانناسن ئەوانە بێجگەلەوەی کە بوون بە ئامرازی دەستی سیاسەتەکانی کۆماری ئیسلامی بەڵام خۆشیان لە وڵاتەکانی خۆیان سیاحبی قەزیەن ینی ئەوە نییە ئەگەر مەسەلەن کۆماری ئیسلامی دەستی لە فەلەستین هەڵگری چ قەزیە فەلەستین تەواو بوو بێ یا حتا کێشەی حزب الله لە لوبنانیش ئێمە دەزانین ڕیشەی لە
کۆمەڵک کێشە و ملانیەکانی ناوخۆی جناحەکاندا لە خودی لەبنان و مێژوویەکی هەیە حوسەکان لە 70 ساڵ لەو پێشەوە ئەو کێشیان هەیە لە وەختەوە کە سۆڤێت لەوێ بوو حەشتی شعبی لە خودی عێراق لە پەیوەند لەگەڵ داعشا دروست بوو بێزگەلەوە هەمیشە هەست بە ناکۆچی لەگەڵ سنی دەکەن و سنیش دەورەیەکی زۆر دەسەڵاتدار بوو دەمەوێت بڵێم هەمووی ئەوانە بە دڵ جمهوری ئیسلامی نییە و ئەسقەزا ئەمریکاش ئەوە دەزانێت و بۆیە ئەمریکا دەیەوێ کۆماری ئیسلامی ئێران لە حاڵەتێکی نەیار بێتە دەرەبێت بێتە حاڵەتی هاوکار کە ئەو نوع کێشە واقعیانە کە خارج لە نفوذ و دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستان ئەوانەش بە کۆمەکی کۆماری ئیسلامی تا ڕادەیەک چارەسەر بکات لە موردی ئەتۆمەوە من پێم وایە کە قەتعەن ئەوە جگایەکە کە کۆماری ئیسلامی لەسەری دەتوانێت بسازێ و ئەمریکاش دەتوانێت لێ قبول بکە ئەو پەڕەکەی نزارەتێکی چروپرتر بۆ دڵنیایی پەیداکردن بەرقەرار دەکەن کە ئەوەش کۆماری ئیسلامی نکۆڵی لێ ناکە. کاکسی برایم ئەگەر ڕاستیەکەی لە دانوستانەکان جا ئەمانە بێ کە ئێستا ئێمەی بینین دانێ لە عومان و دانێ لە ئیتالیا و ئەم هەفتەی داهات و دێنەوە عومان یان ئەوانی دیکە بێکەوتت ڕاستیەکەی دانوستانی نهێنی هەیە لەبارەی پرسەکانی دیکەوە ئەگەر ئێران ئەمەی بە ئەمریکا گوتووە کە ڕاستیەکەی بە 3.6 پیتاندنی یۆرانیۆم ڕازیم بەرنمەکەم بۆ ئاشتیە کارەبای پێ دروستەکەم ئامادەم لەگەڵ وڵاتی دیکەیە تێکەڵی کەم ئەی ئەم هەموو نیگەرانی ئیسرائیل لە چۆوەیەت خۆ ئیسرائیل بە دڵنیاییەوە وڵاتێک نییە زانیاری پێنەگا لەبارەی وردەکاریەکانی دانوستانی ئێران ئەمریکا طبعا ئیسرائیل نیگەرانە نیگەرانەکەشی واقعیە لەبەرەوەی کە کۆماری ئیسلامی ئێران و خامنەی و هەمانە دروشمی ڕووخاندن و هەڵوەشانەوە و خستنە دەریا و هەموو ئەوانە هەڵگرتووە لەبەرەوە تەبیعی ئەوە بەڵام واقعیت ئەوەیە کە ئیسرائیل توانای ئەوەی نییە کە لە دایرەی سیاسەتەکانی ئەمریکا بە شێوەیەکی ئەساسی دەربچێت ئیسرائیل لە واقعدا دەوری ژاندارمی ئەمریکا دەبینێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆیە ئەوەی ئەو هەڕەشانە ئیسرائیل و ئەو ئیبرازی نیگەرانیانە ئەوە هەمووی بەشێکە لەو ئامرازی زەختە بۆی کە کۆماری ئیسلامی بێنە سەر ئەو ڕەوتەی کە خۆیان دانەوێنی ئەمریکا دەهێوێت ئەمریکا هەم ئیسرائیل بەکاردێنێ هەم هێزی چەکداری هێناوەتە منتەقە و ناوگانی تیارە هەڵگر و تارەی تایبەت و ئەوانەی هەموو هێناوەتە منتەقەکە هەموو ئەوانە گەمارۆکانش ڕاگرتووە هەمووی ئەوانە دەستیان داوەتە دەزیەک کە کەسایەتێکی سەرسەختی وەکو خامنەئی ناچار دەبێت تەمکین بکە و ئەوانە هەموو قبول بکە یعنی ئەوانە هەمووی بەپێچەوانەی ویستی خامنەین و لەژێر فشاردا کراوە مەخصوصەوە ئیسرائیل و هەموو ئەوانە وەکو ئامراز بەکاردێنن بۆ ئەو سازش ئەساسیە کە ئەرزم کردن ئەویش عبارەتە لەوەی کە ئێران جمهوری کۆماری ئیسلامیان لە چین بە دەرەجە یەکەم و لە رووسیش بە دەرەجەی دووەم دوور خاتەوە یەک و دوو لە سوورەتی مزاحمێک بۆ بەرژەوەندەکانی ئەمریکا دەری بێنێ بکاتە هاوکار بۆ چارەسەرکردنی کێشەکان لە چوارچێوەی دابشکردنیی کاری ناوچەیدا. باش ترامپ ئەڵێ من ڕاستیەکەی لە نامەکەیە ئەوەی سەرەتا بۆ لە ڕێگەی ئیماراتەوە بۆ خامنەئی نارد سەرباری ئەوەی سەرەتا بە زمانێکی هێمن و هێور با بڵێن جوان دەست پێکا بەڵام کۆتاییەکەی هەڕەشەی تێدایە و کاتیشی تێدایە بە گوێرەی میدیاکان زانیاریەکان گوایە ئەڵێ 2 مانگ ئەم 2 مانگە بۆ دانوستانی نێوان ئەمریکا ئێران ئەوەی ئەیبینین و ئەو دەرەنجامانەی کە بەڕێزت شیت کردەوە کە ئەمریکا ئەوێ بەدەستی بێنێەوە ئێرانیش بە دڵنیاییەوە ئەوێ ئەوانی خۆی بەدەست بێنێ ئەم 2 مانگە مدەیەکی معقولە مەقبولە بۆ ئەوەی بگەن بە ڕێکەوتنێکی دیاریکراویان نا هەر قسەیەکە کراوە و ئەکرێ دانوستان درێژەتر لە 2 مانگەکە زیاتر درێژە بکێشێ ئەگەر لە ڕابردوو نا 2 مانگ معقول نەبوو بەڵام ئێستا معقولە لەبەرەوەی شتەکە وەکو میوەیە گەیشتووە ئێستا فقط دێ بەرهەمەکەی هەڵگرنەوە ینی ئەمریکا ناتوانێت لەو فرسەتی تازە بە کۆماری ئیسلامی ئێران بدە پێی نادایەنی بۆیە پاشان ئەوە منتقی ترامپ دەیهەوێ تا هەرچی زووتر لەو ماوەدا کە هەیەی ئەو بەڵێنیانەی کە داوێتی بە بیرڕای گشتی و وەختی خۆشی لە هەڵبژاردنەکاندا
داعی کردو ئەوانە یەکە بەدی بێنە ئێران کۆماری ئیسلامی ئێران ئەسقەزە ئاسانترینیانە ئەوە لە چاو ئەو تعرفەی گۆمرکی کە دەیخەنە سەر کالاکان و جنسی چینی و ئوروپای و ئەمەوانە لە چاو ئەوەی کە داعی گڕۆینلەند دەکەین و پانەما دەگرین ئەوان ئاسانترە لەبەرەوە ئەو وەکو میوەیەکی گەی و هاتوۆتە بەردەستیان بە بۆنەی دوای هەفتی ئۆکتۆبر و ئەو ڕووداوانەی ڕوویدا ئەو جنایەتانەی کە ئیسرائیل کردی و هەموو ئەوانە دەستیان داوەتە دەستیەک و بارودۆخێکیان خۆڵخاندووە کە دەستکەوتنێکی لە ماوەی دوو مانگدا بۆ ئەمریکا ممکنە و بۆ کۆماری ئیسلامیش ضروریە چونکە لەوە زۆرتر دەزانێت جەماوەری خەڵک تااقەتی ئەوان نەماوە کە ئەو هەموو فشاران تەحملکەن و ڕەنگە ئەوە ڕێگایەک بێ بۆی کە تۆزێک فشاری ئابووری لەسەر گیانی خەڵکەم بێتەوە و ڕەنگە ئەوە ڕێگایەک بێ کە ئەو سەرهەڵدان و خەباتی جەماوەریە تا ئەندازێک دای مرکێنتەوە یا بیخاتە دواوە. باش کاک سەیبراهیم ئێوە سیاسیەکی دێرینن و دانوستانی زۆریشتان بینیوە ڕاستیەکەی پێم بڵێ ئەوەی کە نوێنەری ئەمریکای بۆ دانوستانکردن سیاسی نییە و ڕابردووشی لە سیاستان نییە لە مامەڵەی کڕینی چوزانم زەوی وزار و خان و بەرەوانەیە هەیە لە ئەمریکا پێدەچێ ئەمە کاریگەری لەسەر با بڵێن ڕەهەندە سیاسیەکەی دانوستانەکە هەبێ یان نا بە چ مانایەک بۆ مانایی ڕێکەوتنێک بکرێ کە لە ڕووی سیاسی و سەربازی و استراتیژیەوە زۆر بەو گوێرەیە نەبێ کە ئەکرێ ئەمریکا ئیسرائیل و بە هەردایانێکی دیکە تەنانەت وڵاتانی ناوچەکەش دەیخوازن لەگەڵ ئێرانە بگەنە ڕێکەوتن و لە بەرامبەر ڕاستیەکەی مە قسە لەگەڵ لەسەر ئێرانێگەکەین کە زیرەکە لە دانوستانە محەنەکە بە عەرەبی پێڵەن محەنەک. دەوڵەتی ئەمریکا ساڵانە بە میلیارد دۆلار سەرفی وەتاوی فکرەکان سەرفی ئاکادمی نووسینەکان سەرفی ئستراتێژیسیەنەکان هەموو ئەوانە دەکەن کە دائیمەن خەریکن سیاست دادەڕێژن سیاسەتی دوورماوە دادەڕێژن سیاسەتی کوردماوە دادەڕێژن کۆماری خوازەکان سیستمی خۆیان هەیە دموکراتەکان سیستمی خۆیان هەیە لەبەرەوە ئەوەی کە لە دەمی ویتکاف دێتە دەرێ و ئەوەی کە حتا ڕۆژانە لە قسەکانی ترامپیدا دێتە دەرێ ڕیشەی ئەگەر لێ بکۆڵێەوە لەو لێکدانەوە ئستراتیژیکانن کە بە میلیاردهای پارە لە بەرابەرە خەرج دەکەن تەسەور ناکرێت زلهێزێکی وەکو ئەمریکا چارەنووسی گفتوگۆکان و چارەنووسی پەیوەندیەکانی نێودەوڵەتی و منتەقەیی و جیهانی خۆی بخاتە دەست کابرایەکی تاجری خانوبەرە کە هیچ تەجربەیەکی لە دیپلۆماسیدا نیە نەخێر ئەوانە هەمووی لە پشتی پەردەوە ئامادە دەکرێت استراتێژەکە دیاری کراوە سیاسەتەکە دەبێت بچێتە پێشێ ئەزانی گرفتەکە چیە کاک سەیبراهیم ڕاستیەکەی تێگەیشتنەکەی ترەمپە بۆی بەردەوام لە دەرەوەی سیستمی دەوڵەت دامەزراوەکانی دەوڵەت خەریکی دروستکردنی بڕیارە ئەنی ئەوەیە قسەکە ئەو تا مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەیەتی سەرباریەوەی ڕاینەگەیانوە بەڵام میدیای ئەمریکی سەرچاو ئەمریکیەکان هەمویان ئەڵێن مارکۆ ڕۆبیۆ نیگەرانە لەوەی کە ویتکۆف خەریکی دانوستانە لە بری ئەوەی ئەمریکا شتێکی هێناوی وەزارەتی دەرەوەیە و وەزیرێکی هەیە ناوی وەزیری دەرەوەیە کە ئەبێ ئەو سیاسەتەکانی دەرەوە جێبەجێ بکا و خەریکی دانوستان بێ بەڵام ترەمپ لە دەرەوەی سیستمی دەوڵەت خەریکی دانوستانە بۆیە پێ ناچێ زۆر کار بە تێگەیشتنە دەوڵەتیەکەش بکە ئەمە گرفتەکەیە. بەڵێ زۆر ئاساییە کە لە ناو دەستگایەکی دەوڵەتی وەکو ئەمریکادا تەفاوەتی بۆچوون هەبێ ئەوە تەبیعەوە پێشم وایە هەیە بەڵام ئەوەی کە واقعیە ئەوەیە کە ئەمە دەوڵەتی ئەمریکا و سیستمی ئەمریکا لەگەڵ ئەزمەیەک بەرەو ڕووە کە هەم دموکراتەکان و هەم کۆماری خوازەکان هەر کامە ڕێگاچارەی تایبەتی خۆیان بۆ هەیە من پێم وایەوە ئەزمەی ئەساسەن ئەزمەی نیۆلیبرالیزمە کە لە ئەمریکا باقی شوێنەکانی دنیاش پێوەی سەرقاڵە استراتیژی جیاوازێ بۆ چارەسەرکردنی لەو چوارچێوەدا بەڵێ اختلاف و جیاوازی نەزەر هەیە ئەوەی کە دەبێت چ بکەن یعنی چ بکەن بۆ ئەوەی کە اقتصادی ئەمریکا لەو بحرانە نەجات دەن ئەوەی کە ئێستا لە ئەمریکا دەیکەن لە دەرەوەی چوارچێوەی دامەزراوەکان نییە ئەو بڕیارانە بڕیاری ناوەندەکانی فکرە بۆ جۆرێک لە ڕێگاچارە بۆ هێنانە دەری نظامی سیاسی و اقتصادی ئەمریکا لەو قەیرانە کە ئێستا تێدایە ئەوە خودی ترامپیش ئەوەی کار ناکات ئێمە لە قەیرانداین
و ڕێگایەکە بۆیان دیوەتەوە ئایا چارەسەر یاننا من باوەڕ ناکەم چارەسەر بێ بەڵام تەنیا ئەوە مەحسوولی فکری ترامپ نییە ئەوە سیستمێک ئەوەی داڕشتۆ تر بەو شێوە جاری وا شێتانە بەڕێوە شێتانە دەردەبردرێ بەڵام بە بڕوای من ئەوەی کە بەڕێوە دەچێ وشیارانەیە باش کاک سەیبراهیم ئێمە ئەوە چەند وەختار قسە لەبارەی ئەگەری ڕێکەوتنەکەین گفتوگۆکان دانوستانەکان و پێم وابێت تۆ زیاتر لەگەڵ ئەوەی کە ڕێکەوتنە کرێ تەواو ئەمە یەکلا بۆتەوە چونکە هەم ئەمریکا ئەوەی ئەوێ ڕاستەکەی هەم ئێرانیژی تر هیچ قودرەتێکی نەماوە بۆ ئەوەی لە دەرەوەی ئەگەری ڕێکەوتن لەگەڵ ئەمریکایە باس و خواسێکی دیکەی بۆ مابێتەوە ڕاستیەکەی بەڵام قسەیەکەی لەبارەی ئەگەری هێرشی ئیسرائیل بۆ سەر ئێران و ئەوەی کە باسی با بڵێن تەنانەت ئێران خۆی ئەڵێ زانیاری باوەڕپێکراومان هەیە لەبارەی ئەوەی ئیسرائیل ئێوێ هێرش بکە ئێمە هێرشی ئیسرائیلی تاکلایەنە بۆ سەر ئێران ئەبینین من پێم وایە ئەگەری زۆر لاوازە هەرچەند کەس ناتوانێت حکومی قەتعی بدا بڵەوە دەبێ یا نابێ بەڵام واقعەوە لە ڕووی بابەتیەوە ئیسرائیل ناتوانێت لە چوارچێوەی سیاست و بەرژەوەندی ئەمریکا بچێتە دەرێ چونکە ئەگەر ئیسرائیل حملە بکە بە ئێران دەست دەکاتەوە یعنی بەشی ئەوەندەی هەیە دەست بکاتەوە کە دەستی کردەوە ئەو شەڕە مەحدود نامێنێ ئەگەر بە ئیسرائیل ژنەگا خۆ بە ئارامکۆ دەگا ئەوە تەسادفی نییە دروستە و کاتەدا وەزیری دیفاعی عەرەبستانی سعود عەرەبستان دێ بۆ دەچێ خامنەیی دەبینێ سەرانی دەبینێ بۆ دڵنیایان بداتێ بۆ بڵێ ئەمە دەگەڵ ئەو پرۆسەیەین جۆرە خاترجەمی بخۆیان دروستکەن کە سبەینی هێرشیان ناکرێت سەر کۆی لە خەتەردایە ئەماران لە خەتەردایە ئەوانە هەموو ماڵیان لە شوشەیە و لە پاڵ دەستی ئێرانیشن قسەکە لەبارەی ئەوەیە کاک سەیبراهیم ڕاستیەکەی ناتانیاهۆ زیرەکە لەوەی کە چۆن ئەمریکا و وڵاتی دیکەش بێنێتە ناو جەنگێکی دیاری کراوەوە ئەمە لەبارەی ئێرانەوە ئەکرێ مەیسەر بێ ئیسرائیل دەتوانێت لەبارەی ئێرانەوە با بڵێن مەترسیەکی ئاوا بۆ ترامپ ئەمریکا دروست بکە بە بڕوای من ناتوانێت لەبەرەوە مەوجودیەتی ئیسرائیل بە کۆمەکەکانی ئەمریکا و گرێ خواردووە ئەو ڕۆژە تەنانەت ئەو بۆمبانەی کە دەدرێ بە تیارەکانی کە بێ مثلا دامەزراوەکانی ئێرانی پێ لەدە دەبێت ئەمریکا بیداتی ئەو ڕۆژە کە ئەمریکا قەتعیکە ئەوەی نێبیکە لەبەرەوە پەیوەندی ئیسرائیل و ئەمریکا زۆر قوڵترە لەوە جیاوازیەکان لە حەدی جیاوازی سیاسەتی ناتانیاهودان دەگەڵ جناحێکی دیکەی ناو دەوڵەتی ئیسرائیل بەڵام ئیسرائیل بەدەست ناتانیاهو نییە ئیسرائیل جناحی جۆرا زۆری تێدایە و دەبەرەوە لە سەرجەم بە بڕوای من ئەوان وەکو هاوپەیمانێکی ئەمریکا کار دەکەن و ئەو سەفەرش کە ناتانیاهو کردوێتی بۆ ئەمریکا هەر ئەوە بووە کە ئێمەش دەبین بە بەشێک لەو زەختەکە بۆ سەر ئێرانەیە بەو سازشەی کە ئێوە پێویستانە ئەوەی سازش بکە و ڕێک بکەون جا تۆ پێم بڵێ کاک سەیبراهیم کاتم کەم ماوە ئەمە ئێران سازشەکە و ڕێکەوتنی ژەکە ئەمە کاریگەری لەسەر ناوخۆی ئێران چییە بێت چونکە ئێمە لە ناوخۆی ئێرانە ڕاستیەکەی دەرگیری دنیایەک ڕەخنە و ڕاستیەکەی هەڵکشان و داکشانین بە تایبەت لە خۆپشاندانەکانی ژنژیان ئازادی و دواتر ئەمە بۆ ناوخۆی ئێران چ کاریگەریەکێ بێ بۆ ئێوە وەکو هێزەکانی ئۆپۆسیۆن چۆن لێڕوانن و ئێوە چۆنە بێت دەرگیر بن لەگەڵ ئەم گۆڕانکاریانەی ناوخۆی ئێران ئەگرێتەوە ئابووری ئێران وا داڕماوە کە تەنانەت ئەگەر ئەو گەماروانشی لەسەر هەڵبگیرێ ئەگەر دەرگای سەرمایە غەربیشی ڕۆژاوایشی بەرەو ڕوو بکرێتەوە لە کورتماوەدا ناتوانێت نانێکی ئەو تۆ بخاتە سفرەی خەڵکەوە کە ئەو ناڕزایەتیانە کۆنتڕۆڵکە بۆیە ئەو بزوتنەوە کۆمەڵایەتیانەی کە ئێستا هەن بەردەوام دەبن ژنان کە ئەو دەستکەوتیان بەدەست هێناوە پۆششی ئیزباریان وەلاناوە قانونەکان فڕێداوەتە زبڵدانەوە کە لە پارلەمانە تەچیب کرابوو هەر بەوەندە رازی نابن کۆمەڵێک داخوازی دیکانێ کرێکاران هەروە خانەنشینان هەروە پەرستاران هەروە هەم ئۆبێز هەر بۆیەشە کۆماری ئیسلامی لەگەڵەوەدا کە لێرە دەبینی تەدارکی سازش دەبینەوە سازشەکەش تقریبا وەرو باسمان کرد قەتعیە هەمزەمان بەدەیان کەسی هەر لە شارەکانی ئێران هەر لەو ڕۆژانەدا ئەعدام کردووە بۆ ینی ئەو ترسە ئەوە ینی ئەو وەزعیەتە دەبێت لە سیمای جمهوری ئیسلامیدا ببینین جا تۆ پێم بڵێ کاک سەیبراهیم ینی ئەگەر ڕێکەوتن بکرێەوە جۆرێک لە با بڵێن پەیوەندێکی فێنک لەگەڵ ئەمریکا دروست ببێ
لەوە چی ئەم ترسەی ئێران ئەم ترسەی خامنەیی ڕژێمەکە ڕاستیەکەی ببێ بە تووڕەیی بەرامبەر بە خەڵکەکە ئێمە ئەمە بینین لە ئێران چونکە ڕاستیەکەی ئەمە ببێ بە دڵنیاییەوە کاریگەری لەسەر کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانە بێ و تون دەبێت دەوڵەت بەرامبەر بە خەڵکی. مش پێم وایە کە نابێ ئەوە لە حساباتیمان دەرچێت کە جمهوری ئیسلامی هەرچەندیش لاواز بێ هەرچەندی سازش بکات لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ڕۆژاوا و لەگەڵ هەموو ئەوانە بەڵام توانای سەرکوتکردنی هێشتا زۆرە هێشتا دەتوانێت زەبروز لەگەڵ خەڵکی وڵاتەکەی خۆی زەبروزەنگێکی زۆر بەکاربێنێ بەڵام واقعەتێکی دیکە هەیە ئەویش ئەوەیە کە خەڵک بە دەرەجەیەک لە جەسارەت و ئامادەی گەیشتون کە ئێمە مەسەلەن بۆ نمونێ لە نەورۆزی ئەو ساڵدا لە کوردستان دیتمان کە ئەمە بە ئاسانی پاشەکشە بە خەڵی ناکە یعنی خەڵک ئەو لەگەڵ ئەوەشدا کە دەبینی ئەعدامیش هەیە سەرکوتیش هەیە زیندانیش هەیە بەڵام بەرخۆدانیش هەیە بەڵام ئەکسیۆنی گەورەی وەکو نەورۆزی ئەو ساڵ کە بەڕاستی پێش ئەوەی کە نەورۆزی شایی دەربڕین بێ نەورۆزی ئەتراز بوو ئەکسۆنیاوە دەبینی لە باقی شوێنەکان دیکە ئێرانیش هیچ وەخت بۆ یەک ڕۆژیش حتا بۆ یەک ڕۆژیش ئێتراز و مانگرتن و خۆپشاندان و ئەمانە تاعتیل نەبووە ڕوونا کاکسە ئیبراهیم تۆ پێم بڵێ لە کۆتاییە گۆڕین یان نەمانی ڕژێمی ئێران ئەبینینەوەی ئێستا یان نە گۆڕینی دەست و پەنجە نەرمکردنی ڕژێمی ئێران لەگەڵ حکومداریە ئەبینین ڕژێمەکە خۆی ئەگۆڕێ نەک ڕژێمەکە بگۆڕێ کامیانە بینین من پێم وایە لە خۆناغی یەکەمدا کۆماری ئیسلامی لەسەرەوە دەگۆڕدرێ بەبێ ئەوەی کە زەبروزەنگی لە خوارەوە کەم کاتەوە هەوڵ دەدا موچاوەکان دەگۆڕێ لەو ئیدئۆلۆژی چەق بەستۆی خۆی تا ئەندازەی خۆی دوور دەخاتەوە شقلەی نوێ بەخۆیەوە دەگرێ و ئەو جارجانەوەبەی ئۆپۆزیسیۆن و خەڵکو و جەماوەر دێ کە خەباتی شۆڕژگەرانە و بە پێی ئامانجەکانی خۆیان بیرروخێن. سپاس دەکەم کاک سەید برایم علیزادە سکرتێری کوردستانی حزبی کۆمونیستی ئێران گەلێک سوپاس لە هەولێرەوە لەگەڵ مابووی دەست خۆش. سپاس باس بەدوعا.